ئەو کاتتان باش ئێستا من لە گەڕەکی وەزیرانم لە شاری هەولێر دیارە لە دوێنێەوە هەواڵێک بڵاو کراوەتەوە کە ئێستا ژمارەیەک لە هاوڵاتی لا من کە کۆمپانیایەک ژمارەیەک ئۆتۆمبیلی لێ وەرگرتوونەوە تا ئێستا هەم چارەنووسی ئۆتۆمبیلەکانیان هەم چارەنووسی کۆمپانیاکەش دیارنیانی هەوڵ دەدەم بەشێک لە ئەو کەسانە وەربگرم ئەو کاتت باش ئەگەر بکرێ باز بکرێ ینی ئێوە بە شێوەیەک ئۆتۆمبیلتاندا یاخود تا ئێستا هیچ چارەنووسی ئۆتۆمبیلەکانتان دیارە؟ بەڵێ بەخێر بێن کاکەوە کۆمپانیاک لێرە لە ستارتاوەر لە تابقی دووەم لە لای سەرەوە تابقی سێنزاکە هەستاوە بە ناوی پرۆژە و سیارانەی لیان وەرگرتووە کە گوایە بە سایقیدا نەمەزرێنێ مانجی بە 1800 دلار سیارەکان کە ئەوان دوێنێ هاتوون سعات 1.5 سیارەکانیان لێرە تەسلیم کردوون گوایە سیارەکانیان GPS لەسەردان بە ناوی GPS و سیارەکانیان لێرە بردووە وەکو بردویانە بۆ خۆیان دە سیارە بوونە دوانیان پاشگەز بوونەتەوە یەکیان هەر ئەو دقەیە لەوێ گومانی بۆ دروستبووە سیارەکەی وەرگرتوتەوە ئەوی کەش سیارەکەی بردوتەوە گوتێتی ڕۆژی شەمە وەرە سیارەکەت لێ وەرەگرینەوە بۆ دامەزرێنن دوایەوە لێرە ئەم جەماعەتە لە ئۆفیس لەگەڵ یابوونا دواتر بۆ خۆی ئێرە قانونی شوقەکە وایە کە سعات 5 دەبێت هەرچی ئۆفیسەیە دابخرێت لەبەر ئەوەی جیرانەکانیان نێزعاز نەبن کە هاتوونەتە خوارەوە کابرای بڵێن خاوەن کۆمپانیا دوای ئەوان هاتوۆتە خوارەوە چەند بە دوایە گەڕاون نیان دۆزیێتەوە خۆی بزر کردووە چۆن ئێوە هاتن چۆن ناوی خۆتان تۆمار لە فەیسبوک بینیمان بەڵێ ئەمە خەڵکی پردێم من بە تایبەتی خۆم ئەوانی کە نازانم کە ئەو پۆستەمان بینی بەڕاستی پێمان شتێکی باش بوو هەستان خانی خۆمان فرۆشتووە زۆر بەمان قەرزار بووینێتەوە لەسەری باس بۆ ئەوەی ئەو سیارانە دابین بکەین کە معاشەکەشی خراپ نییە 1800 دلار بووە ئەوان عقدی ڕسمیان پێمان پیشاندا مۆری خۆیان یعنی ئەخر ئەو مۆرە بە ئاسانی دروستەکرێ لە هەموو شوێنێکەیە بەردەستە باسیۆم بۆ بکەی ینی تا ئێستا سکاڵاتان تۆمار کردووە ماوەی چەند دەبیان ئۆتۆمبیلەکانتان دیار نیە چارەنووسی لە ساعت 7:30 کە مدیرەکە دیارنەما ئەمە دەست بەزێت تەلەفۆنمان لە 100 و لە ئاسایش و مکافعی کرد ئەوان گوتیانەمە دەی بێنە مرکزی بەس گوتمە حاڵەتەکەمان زەرورە هەشت سیارە بزر بووە داوامە لە شکورتی ستارتاوەر کرد هیچیان لە بۆ نەکردین بەڕاستی ینی داوای کامێرەمان کرد هیچیان نەکردین شکایەتمان کرد چوینە محکەمەی حاکم 19 بڕیاری لۆمە دەرکردیە سعات 1 لە محکەمەی تەواو بووینە هاتینەوە لە مکافعی دەڵێن بڕیارەکانمان لۆ جێبەجێکەن کاکە بازگەکان داخن کامێرەکانمان لۆ لێ دەنەوە ینی بالە دەستمان نەڕۆیە ئەوان دەڵێن حوتڵێ هەتا یەکشەمە هیچمان پێ ناکرێت ئێکە تا یەکشەمە هیچ پێ نەکرێت چارەنووسی ئەو هەشت سیارەی چی لێ دێ ینی هیچمان دیتمان ئەو سیارانەیە لە هەمومان قەردمان کرێ هەیە قەردار بوویتەوە هەیە بە قرسی نایتی ئەو فەقیرە ماڵی خۆی فرۆشتیە هاتیە ئێرە خانی بەکرێ گرتیە وازی لێشی خۆی هینە بەڵێ خۆم خانی خۆم فرۆشتووە تەنها بەوەی بەم بەشداری لەو ئیشە بکەم بەڵێ داواکاریمان لە سەرۆکی حکوومەتی هەرێمە بە زووترین کات بێتە سەرخەت بەڕاستی کێشێ بەڕاستی زۆرە هەشت وەنەوشە لە ناو هەولێر بدەزرێت لە شوێنێکی استراتیژی لە ناو هەموو ئاسایش و سکرویتیە بەڕاستی هەز وەنەوشە ئاخر لە شەوەوە هیچ نەکراوە بە هەر سەیتەرەیە دابڕۆکە کە بەس تەحیی بۆ کرێژ وەنەوشە ئۆتۆمبیلت ئۆتۆمبیل چ جۆرە ئۆتۆمبیلە 2026 دەفتەرمان کڕی بوو ئەمە گرەیەکەمان لەوەیە لە سستی کارەکانە یعنی کە تو تەبلیغ تەلەفۆن لە شوڕتای دەکەی کاکە سیارمێ دزرایە تەلەفۆن لە 100 چارێکی لە 100 چاگوتی ئەنگە وەرنە ئێرە شکایەتی بکەن لە باتی ئەوان بێنە ئێرە بزانن چییە دەبی دەم و دەست ئەو کامران لێدەنەوە بزانن چییە مۆزوعەکە سیارەکە چێوە چێن دەرێ ئەوانە دەرێ کا کتابی بینە کتابی بکە کاکە چ دە کتابی بکە بە 24 ساعتی بە 12 ساعتی سیار دەستە بەغدایە دەستە بەسڕای لێوێن دەرێت و بە حیاتی ئەو سیارە چاڵ پێ نایە ئێستا ئەمە هیچ ئەمەلەکەم نییە بەڕاستی ئەو سیاری وەگرمەوە مەگەر خوای گەورە پاشان ئەگەر بەرپرسەکی دڵ نەرم یان فەقیر دۆست بی ئەگە داوای ئەو شتانەمان لە بکات ئەگەنا من خۆم شخصیان هیچ بەتەمای ئەو سیارەی نیمە یعنی کارەکانیان زۆر سستە نابێت ئەتو ئاسایش لە هەولێرێ لەو نوعەجێیەی لە بەختیاری لەو جێ هەموو کە ئەو سەفارات و هەموو قونسلێت تێدایە ئەتو کامیرەت نەبی هیچ لۆ لە نەداتەوە گوتکا کامرە ماڵۆردەوە دەرە شارەکە دزرایە لێیان ستاندی یان بە ئارەزی خۆت دایتێ کاکەوە دزرایە هەشت سیارەیە خۆ یەک نییە دوو نییە سێ نییە یعنی ئەمە گلەیمان لە سستی کارەکانی ئاسایش پۆلیسە بەڕاستی بەڵێمانە وتەی ئەو کەسانە بوو کە لە دوێنێەوە وەک باز دەکرێتن ینی ئۆتۆمبیلیان دیار نییە و چاوەڕێ دەکرێت کە ینی داواشیان کردووە هەم لایەنە پەیوەنددارەکان و لایەنە ئەمنیەکان بەدواداچوون بکەن بۆ ئەوەی کە لە ماوەیەکی نزیک هەم ئۆتۆمبیلەکانیان هەمیش ئەوەی کە ئەو بەڵێن و عەقدەی کە لە نێوانیاندا هەیە کە بە شێوەیەک بووە و بە شێوەیەک ئەم گرێبەستایان کردووە بۆیان ئاشکرا بکرێتن.